لەگەڵەوەی بۆردی باڵای ئامادەکردنی وتاریەینی سەر بە وزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان لە وتارە پێشنیارکراوەکانی ڕۆژی هەینی تایبەتی کردبوو بە ڕەتکردنەوەی ناوڕۆکی فلیمە ئێرانیەکەی ئەم دواییە کە باسی بەشداری قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهاندیس دەکات لە شەڕی داعش لە هەرێمی کوردستان. بەڵام جگە لەو مامۆسایینیانەی لە لایەنێکی دەسەڵاتەوە نزیکن، زۆرینەی ڕەهای مامۆسایان و تاربێژانی شارەکانی هەرێمی کوردستان پابەندی ڕێنمایی و بڕیارەکانی وزارەتی ئەوقاف نەبوون. وە مامۆستایان ئامادە نەبوون بە ئەجیندای لایەنێکی سیاسی وتاری هەینی بخوێننەوە. هاوکات کەمینەیەک لە وتاربێژان مزگەوتەکان و میمبەر و میحرابی مزگەوتەکانیان خستە خزمەت ئەجیندای سیاسی حزبەکەیان و وتارەکانیان بۆ وەڵامدانەوەی فلیمە ئێرانیەکە تەرخان کرد. مسلمانە بەڕێزەکان، خوشک و برای مادارەکان، سەلام و ڕەحمەتی خوای مەهرەبان بژێ بەسەرتانەوە بەسەرمانە. لە دوو وتاری پێشوودا باسی مهرەبانی مرۆڤی مسلمانمان کرد. ئەمڕۆژ باسی سیفەتێکی تری گەورە و گران و پیرۆزی ئیماندارەکەین کە ئەویش دڵپاکی و سینە سافیە. خۆشەویستەکان، مسلمان بوون هەروە هەوانتە و هەروە گاڵتە نییە، بەڵکو ممارەسە و هەنگا و هەڵوێستە. جمعی پێشوو بەشی یەکەم لە بابەتی شکری خوا، سپاسگوزاری لەسەر نیعمەتەکانی خوا و صیفەتی ئەو کەسانەی کەوا شاکرن وتاری یەکەمم پێشکەشکردن. ئەمڕۆژ بە یارمەتی خوا بەشی دووهەمی وتارەکەم تەواو دەکەم. ئەم چەند ڕۆژەش بینرا لە وڵاتی ئێران بەداخەوە، هەرچەندە ئێمە جیرانی یەکترینە، پێکەوە بووینە، زۆر بابەت هەیە، ئێمە بەشدارین لە یەکتریە لە زۆر شتان، بەڵام بەداخەوە هەندێکیان کورتە فلیمێکیان دروست کردووە بۆ ئیهانەکردن بە هێزی پێشمەرگە، ئیهانەکردن بە ڕەمزی میلەتێک کە میلەتی کووردە، ئیهانەکردن بە سەرکردایەتی کورد بەگشتی و تا دەگاتە جەنابی سەرۆک بارزانی بەداخەوە. تەرخانکردنی وتاری هەینی و بەکارهێنانی میمبەر و میحرابی مزگەوت لەلایەن هەندێک لە وتاربێژانی سێبەری حیزبی دەسەڵات ناڕەزایەتی نوێش خوێنانی لێکەوتەوە لەو مزگەوتانەشدا کە میمبەر خرایە خزمەت ئەجیندای حیزبی سیاسی حکومڕان، نوێش خوێنە مزگەوت و وتارەکەیان جێهێشت. بەشێک لە نوێش خوێنان پرسیاری ئەوەیان لە وتاربێژی مزگەوتەکەیان هەبوو کە لە بڕی پاڵپشتی سەرکردەی حیزبە دەسەڵاتدارەکان بۆچی باسی ستەم و قۆڕخکاریەکان ناکرێت. تێکەڵ نەکردنی وتاری هەینی بە ئەجیندای سیاسی و بەرژەوەندی حزبی یەکێک لەو پرسانە بووە کە پێشتر وەزیری ئەوقاف دژایەتی کردو و بەشێک لە چاودێرانیش دەڵێن لە هەر شوێنێک بەرژەوەندی حزبەکانی دەسەڵات هاتە پێش، وەزیری ئەوقاف دژی ئەو قسە و لێدوانانەی خۆشی دەوەستێتەوە. مزگەوت ماڵی خوددایە، شوێنی حزبایەتی و هێرشکردنە سەر کەسانی تر نییە. پێویستە ئەو پەیامەی خودای گەورە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فعلەن لە مینبەرەکان ڕەنگ بداتەوە. ئێمە وەکو حکوومەت ڕێگە نادەین مزگەوتەکانی ئێمە، مینبەرەکانی ئێمە ببێتە شوێنی سیاست. سیاست شوێنی خۆی هەیە، مزگەوت شوێنێکی پیرۆزە، ئاین پیرۆزە، ناکرێ ئاین و سیاست تێکەڵاو بکرێت. هەرزوو بڕیارەکەی بۆردی دیاریکردنی وتاری هەینی لە وزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کاردانەوەی فراوانی لە تۆڕە کۆمەڵاتەکان لێکەوتەوە و هاوڵاتیان بە شێوەی جیاجار ڕخنیان لە بڕیارەکە و سەپاندنی وتاری هەینی مزگەوتەکان کرد. بە پابەند نەبوونی زۆرینەی ڕەهای مامۆسایانی ئاینیش بە ناوڕۆکی بڕیارەکە جارێکی دیکە و ڕاستیە دووپات کرایەوە کە مامۆسایانی سەرڕاست و شوێنکەوتەی پەیامی بەرزی ئیسلام لەژێر هیچ پاسا و فشارێکدا مل بۆ داخوازی ناشەرعی و نایاسایی حکومڕانان کەج ناکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.